لە تۆری سێمین بەرنامە بازەوە دەکەین کە لە کەلار سێمین فستیڤاڵی بازار بە بەشداری دووسا کۆمپانیایی ناوخۆ و هەروها کۆمپانیای عێراقی و تورکی بارەوە دەچێت. دیارە ئەم فستیڤاڵە ئەمڕۆ کۆتا ڕۆژێتی دەپرسین بەڕێوە چوونی فستیڤاڵەکە لە چ ئاستێکدا بوو تا چەندە بۆ هۆکاری ئەوەی کە لە ڕووی ئابووریەوە سوود بە ناوچەکە و بە خاوەنکارەکان و خاوەن پرۆژە و کۆمپانیەکان بگەێنێ واروەها گرێبەستی کارکردن لە نێوان خاوەنکار و کۆمپانیەکانی ناوخۆ لەگەڵ عێراق و تورکیا لە چه ئاستێکدا بۆ تایبەت بەم بابەتە میوانداری زۆر بەڕێز محەممەد نووری بەرپرسی ڕاگەاندنی فستیڤاڵی بازارمان کردووە کە ڕاستەوخۆ لا کەلارەوە میوانە. کاک محەممەد سپاس بۆ ئامادەبوونت. ئەمڕۆ کۆتا ڕۆژی فستیڤاڵەکەیە. فستیڤاڵەکە چۆن بەڕێوە شو تا چەندە هۆکارێک بوو بۆ بژانەوەی ئابووری یاخود بۆ ڕەخساندنی هەلی کار نێوان کۆمپانیەکانیشدا. بەڵێ زۆر سپاس بۆ ئەم دەرفەتە سڵاوی خواتان لێبێت ببوورە نەرک و ڕاستکردنەوەیەک عومەر نەجمم سەرپەرشتیاری گشتی فستیڤاڵی بازار لە گەرمیان. ئێمە لە ڕاستیدا ئەمڕۆ چوارەم ڕۆژی فستیڤاڵی بازارە لە گەرمیان. دیارام فستیڤاڵە ئێمە ساڵانە لە وەرزی پاییز ئەنجامی دەدەین لە ناوەندی ئیدارەی گەرمیان لە شاری کەلار. ناوەندی ئیدارەی گەرمیان شارێکی پڕجوڵەی بازرگانیە و ئێمەش بیرمان کردەوە لەو سۆنگەیەوە کە چەندین چالاکی جۆرا و جۆری بازرگانی تیا ئەنجام بدەین. خودی فستیڤاڵ وەکەڵێ شارڕێگەیەکی بازرگانیە مۆدێلێکی نوێیە لە وڵاتانی دنیا بەرکارە بۆی کە بڕاند و خاوەنکار و کۆمپانیا و کارگە و لە لایەکی ترەوە بەرهەمە خۆماڵیەکانیش نمایشی کاڵا و بڕاندەکانی خۆیان بکەن. واروەها کڕیاران بە شێوازێکی جیاواز لە کەشۆڤایەکی جیاواز لە بازاڕی ئاسایی لەلایەک تێست و وەکەڵێ بەتەواوەتی دەچنە تەفاسیل و دیتێڵی بابەت و مادانی کە دەیانەوێت لەلایەکی تریشەوە بە نرخێکی کەمتر لە بازاڕی ئاسایی دەستیانەکەوێت. ئێمە ئەمساڵ جیاواز لە ساڵانی ڕابردوو ژمارەی بەشداربووان لە فستیڤاڵەکە گەشەیەکی بەرچاوی بەخۆیەوە بینی 200 خاوەنکار و کۆمپانیا و بڕاند و کارگە لە سنوورەکە و لە دەرەوەی هەرێمی کوردستانیش بەشداریان کردووە لە فستیڤاڵی بازار لە گەرمیان. ئەتوانم بڵێم فستیڤاڵەکەمان بەسەر دوو بەشدا دابەش کراوە بەشی بەرهەمە خۆماڵیەکان کە خۆی دەگرێتەوە لە بەروبووم و دەستی جوتیاران و خاوەنکاران لە خانمانی دەستڕەنگینەوە هەتاوەکو جوتیاران کە بە خواردەمەنی یاخود بڵێن بە خۆراک و بەرهەمی خۆماڵی جۆرا و جۆر بەشداریان کردووە. بەشداربوانیش لە ناوچە جیاوازەکانی کوردستانەوە لە هەورامان و هەولێر و پارێزگاکانی سلێمانی و هەڵەبجە و ناوەندەکانی تری ڕانیە تەنانەت لە دەرەوەی هەرێمی کوردستانیش لە ڕۆژهەڵاتی کوردستان لە باکووری کوردستان بەشدار بوو لێرە هاتوون نمایشتی کاڵا و بەروبووم و وەکەڵێ شمەکانی خۆیان دەکەن بۆ هاوڵاتیان و گەشتیاران. باش ئەستاس ئەگەر پرسیار بکەین لەسەرەوەی کە ئەو بابەتانەی کە ئێوە لەوێ لە فستیڤاڵی بازار لە کەلار نمایشتان کردووە تا چەند ئەمە یعنی دەرخەری ئەوەیە کە لە گەرمیان لە ڕووی پیشەسازیەوە لە ڕووی ئەوەی کە دابینکردنی هەلی کارەوە لەمانە زیاتر پێشکەوتنی باشی بەخۆبینەوە. ینی ئەو بەرهەمانە ئەوەی کە ئێوە لەم چەند ڕۆژەیە تێبینیتان کردووە خەڵک کە سەردانی فستیڤاڵە کاکە لەو بەرهەمانە ڕازیە بەوەی کە ئەم پێشکەوتنە ڕوویاوێ. بڵێ زۆر سپاس بۆ پرسیارە بەڕاستی پرسیارێکی جەوهەریە. ئێمە ئەتوانین بڵێن خودی فستیڤاڵەکە جۆرە چالاکیەکە کە هەمەلایەنە لێ سوودمەند دەبن. ئەتوانین بڵێم هەموو لایەک لێ سوودمەند دەبێت چ لە ڕووی ئابووریەوە ژێرخانی ناوچەکەمان دەڤەری گەرمیان بەهێزەکە لە ڕووی وەکەڵێ خاوەنکار و بڕاند و کارگەکان زۆر سوودمەند دەبن لەبەرەوەی لێرە هاوڵاتیکی زۆر گەشتارێکی زۆر ڕوو لە ناوچەکەکە و بڕاندەکانیان نەبینێ لە ڕۆژانی ئاسایی زۆر جیاوازە. بە نمونە ئێمە ساڵی پار 150,000 سەردانی کارمان هەبووە لە فستیڤاڵەکە. ئەم ژمارە زۆرە تەنها هاوڵاتیانی شاری کەلار و دەوروبەری نییە لە گەرمیان بەڵکو کەلار وەکو ناوەندی ئیدارەی گەرمیان کە بڵێن هاوسنوورە لەگەڵ ناوچەکانی خواروی عێراق لەگەڵ پارێزگاکانی دیالە و سەلاحەدین و کەرکووک تەنانەت لە ناوچەکانی بەغداش هاوڵاتیەکی زۆر دێنە ناوچەکە
واروها ئەم فیستیڤالە گەر وەڵامی پرسیارەکەی جەناب بدەینەوە بۆتە هۆکاری سوودمەندبوونی زۆر باشی خاوەن بڕاند و کارگەکان کەلار کۆمەڵێک کارگە کۆمەڵێک کۆمپانیای باشی تا دروست بووە و لە هەمان کاتە پێویستیان بە ناساندنی بەرهەمەکانیان ئەم کۆمپانیا و کارگە و بڕاندانە لە شوێنێکی ئاوا لە قەرەباڵخێکی ئاوا زۆر بە ئاسانی کۆمپانیا و بڕاندەکان دەتوانن نمایش و ناساندنێکی زۆر باش بکەن بۆ بەرهەمەکانیان وەروەها جوڵەیەکی باشی ئابووریش لە ناوچەکە دروست بووە. باشە. دیارە ئەم فستیڤالە جگەلەوەی دەرفەتێک بۆ ناساندنی بەروبوومەکان و خاوەن کۆمپانیەکان لە هەمان کاتە بە هۆکاری بەشداربوونی با بڵێن خاوەنکار و کۆمپانیای باکووری کوردستان و ڕۆژهەڵاتی کوردستان ئەمە تا چەندەوەی کردووە گرێبەست هەبێت بۆ ئاڵوگۆڕی شمەک و کاڵاکان لە نێوان با بڵێن هەرێمی کوردستان و باکوور و ڕۆژهەڵاتدا. بڵێ دیارە ئەو شوێنێکی من ئێستا قسەی لەکەم لە تەنیشت یەک دوو کۆمپانیاوە ئەم کۆمپانیانە لە بەغداد و لە پارێزگای دیالەوە هاتوون هەردوێنێ ئەوەی کە من بڵێم وەکو خۆم شاید حاڵەکە ئاگادار بووم بڵێن گرێبەستیان کرد لەگەڵ پارێزگای سلێمانی بۆ ئەوەی کە وەکڵێ لەخی خۆیان بکەنەوە لەگەڵ چەندین کۆمپانیای تر چەندین شوێنی تر لێرە مثلەن ئەوەی کە براندێکی هەیە یاخود بڵێن ئامێرێکی هێنێت تێرە یەکەم جارە لێرە ئەو گرێبەستانە یاخود بڵێن کۆمپانیا کە مندوب دانێت بۆ کاڵاکانی بۆی ساغ بکرێتەوە جمجۆڵێکی زۆر باش دروست بووە ئەمەش فستیڤال توانیوێتی ئەم پردە لە نێوان کۆمپانیاکان و بازرگانەکان و سەرمایه‌دارەکان لە سنوورەکە و دەرەوەی سنوورەکەی خۆشمان دروست بکات لە هەمان کاتە ئەمە ئەوە بڵێم کە هەلێکی کاری زۆر زۆر باش لە سنوورەکەمان ڕەخساوە ئەگەر من لە ناو فستیڤالەکەی خۆمەوە تەماشا بکەم فستیڤالێکی ئێمە سەرپەرشتیەکەین ئەم ساڵ نزیکەی 2000 هەلی کار بۆ کوڕ و کچی دەڤەرەکەمان ڕەخساوە ئەمە وێڕای ئەوەی کە شارەکەمان لەبەر بوونی فستیڤالەکە گەشتارێکی زۆر لە ناوچەکانی خواروی عێراق لە دەرەوەی شارەکەی خۆمان لە ناوچە جیاوازەکانی کوردستانەوە ڕووتیەکەن ئەمەش بۆتە هۆکاری بژانەوەی تەنانەت ئوتێل و چێشتخانە و میوانخانەکانی شارەکەمان ئەوە بۆ خۆی پتەوکردن و یاخود بڵێن گەشەپێدانی ئابووری ناوچەکەمانە. باش ئەگەر ئامارێکی گشتی وەربگرین کا عومەر لەسەر ئەم چەند ڕۆژەی فستیڤالەکە بەڕێوە چووە ئەتوانین بڵێن لە ڕووی سەردانکردنەوە نزیکەی چەند کەس سەردانی فستیڤالەکەی کردووە و لە ڕووی فرۆشی بڵێن کۆمپانیاکانی شەو تا چه ئاستێکە ینی ڕێژەیەکی باشە لە فرۆش بۆ کاڵاکانیان؟ بەڵێ ئێمە دیارە بە بەراورد لەگەڵ ساڵی پارمان فستیڤالی دووەمان ئەم ساڵ ژمارەی بەشداربووانمان زۆر زیاتر بووە بێگومان ژمارەی کڕیارانیش ژمارەی فرۆشیش بۆ کۆمپانیەکان زۆر زیادی کردو ئەم ساڵ ئێمە تەنها یەک پێشەوەی وەڵامی پرسیارەکە بدەمە بوو بورن تەنها یەک وەکەڵێ مەرجمان هەبووە لەگەڵ خاوەن کۆمپانیا و کارگە و بڕاندەکان ئەویش ئەوە بووە کە نرخەکانیان بە تەواوەتی دابشکێنن بۆ هاوڵاتیان و گەشتیاران واروە ئۆفەر و ئەو بەرهەمانەی کە بۆیان دەکرێت بە فری بەبێ بەرامبەر بە هاوڵاتیانی بەخشن ئێمە لێرەوە سوپاسیانەکەین بەشێکی زۆر لە کۆمپانیا و بڕاندەکان پابند بوون بەم بابەتەوە و بەشێک لە کۆمپانیەکان بێ بەرامبەر کاڵاو شمەکەکانیان چوەکو ناساندن چوەکو دیاری دەبەخشن بە گەشتیار یاخود کڕیارە سەبارەت بەوەی کە ئێمە ئامارەکانی سەردانی کار گەشتیاران بۆ فستیڤالەکەمان لە ڕاستیدا ئەوەی کە جێگەی چاوەڕوانی ئێمە زۆر لە چاوەڕوانی ئێمە زۆر زیاتر بوو ئەویش دوێنێ کە ڕۆژی هەینی بوو بەداخەوە ئێمە نەمانتوانی بە تەواوەتی وکەڵێ کۆنتترۆلی جێگاکەی خۆمان بکەم بەهۆی قەرەباڵخێکی زۆر زۆر و هاتنی میوان و گەشتارێکی زۆر زۆر بە تایبەت لە ناوچەکانی خواروی عێراق لە پارێزگاکانی دیالە بۆ هۆکاریەوەی کە ئێمە ڕاستی بەشێک لە دەرگاکانی ئەو شوێنەی کە فستیڤالەکەی تێ ئەنجامەدەین دابخەین لەبەر ژمارەی زۆری گەشتیاران بۆ سنوورەکەمان و ئەم ساڵ ئێمە چاوەڕوان دەکەین کڕین و فرۆشتن کەمڕۆ کۆتا ڕۆژی فستیڤالەکەمانە بۆ سەر و 1 ملیار و 500 میلیۆن دینار بەرز بێتەوە. بەڵێ زۆر سپاس بۆ بەڕێستان بەڕێز عومەر نەجم کە بەڕێزیان سەرپەرشتیاری گشتی فستیڤالی بازارە لە کەلار زۆر سپاس بۆ ئامادەبوونی بەڕێزە.